للرسالة نسيان زوبقة ونقرقانتان أيوب وأياد كجران باسی ئەو ساتەم بوو کە کەنامەکەت بوهات چۆن پێزانی و کاردانەوتان چی بۆ کاتێک کەنامەکەت بوات لە ناونامەکە چی نووسرا؟ ناو نامەکان نووسا بوو أيوب محمود لەگەڵ ئەیاد جوادە کوژرا و ئەو دویان زامارە لە ڕۆینە بۆ سەفرە لەودا لەزە خەتی نەقی داعش و معاشی لێیە لەو سنوورە ئیتر ئەو خەبەریان داپێمان دەرچمان بۆ ناوچەی داوێ لەو دۆ ناوچەی داوێ ێزابنەکانمان ئاگادار کردەوە لەگەڵ کەماندۆ ئیتر جەماعەت ڕۆینەوە خوارەوە لەگەڵ جەماعەتی خۆمانە و جەماعەتی ترە ماڵیان ئاوابی هیچ سەرەداوێکتان دەست نەکەوتووە لە دوای ئەو نامەیەکەوە یعنی گومانتان لە کەس نییە کێ ئەو نامەیە بۆتان ناردووە یعنی ئەکرێ مەسەلەن کەسێک بە گومانتان لێ بێت یاخر هاوڕێی ئەو گەنجانە بوون کە چوونەتەوە ناوچەیە گومانمان لە کەس نییە هێزەمنیەکان تا ئێستا چیان بۆ کرد باش مەمنونیان زۆر سپاسیان نەکەین یارمەتیان زۆردا هەموویان زۆر مەمنونی ئەم جەماعەت خزم و کەس و دۆست هەموویان لەوداگا یارمەتیمانە زۆر مەمنونیان سپاسیان نەکەین هەستمان زۆر ناخۆش بوو لە سەعاتی 12 تەلەفۆنمانەکە مۆبایلیان داخراوە هەموویان هەر 5-6 بوون هەڵا دوایەوەی تر تاکو سەعات 9:30 شەوبی ڕیسالەیەکم بۆ هات لە ڕیسالە نووسیان زوو بگەوە نەقڕەکانتان ئەیوب و ئەیاد کوژران ئەو دویان بریندار دزدان و مۆبایلەکانیان براوە بەسە مۆبایلە ماوە بەسۆنا نامم بۆت ناردووە بگەوە پیان دەگوترێت و فێسبووکە دوایەوە ستوێنراوە نەماوە لە سەعاتی 9:30 ئەم نامم بۆ هات فەیسبووکە تاکو 3 و 10 دەقا 3 و 4 فەیسبووکە سوتاوە